بەڵێ ئازیزانمان لەوانەیە زۆر جار یاخود هەموو جارێکە دەچینە لای پزیشکێک بۆ بابەتێکی دیاریکرا بۆ نەخۆشیەک پزیشکەکە پێش ئەوەی کە دەرمانمان پێ بدات و عیلاجمان بۆ بنووسێت نردوونی بۆ ئەوەی پشکنین ئەنجام بدەین. ئەتر پشکنەکە بە هەر جۆرە بێت چکە چەند جۆرێکی جیاواز لە پشکنینمان هەیە. ڕۆڵی پشکنین لە دیاریکردنی دەرمان لە دیاریکردنی چارەسەری تایبەت بە نەخۆشەکان چییە و چ گرنگێکی هەیە ئایا چەند جۆر پشکنینمان هەیە و زۆر جار ئێمە لەوانەیە بۆ خۆمان بۆ دڵنیایی تەندروستی خۆمان بچین هەندێک لە پشکنین ئەنجام بدەین بە تایبەت کە زۆر لەناو خەڵکە بڵاوە ڤیتامینەکان و کانزاکان لەوانەیە خۆمان بچین پشکنین بکەین ئایا دروستە گشتیان 6 مانگ ساڵێک جارێک بەڵێ دروستە کە بچین هەر خۆمان ئەم پشینانە بکەین جاری وا هەیە کە ئەزانین ڤیتامینێکمان کەمە لەوانەیە بچین بۆ سەیدەلێک ڤیتامینەکە وەرگین ئەمە شێوازێکی دروستە بە لە بەکارهێنانی ئەو دەرمانانە و ئەنجامدانی پشکینەکان گفتوگۆ دەکەین لەسەر پشکینەکان بزانین جۆری پشکینەکان چییە و بۆ چ مەبەستێک پشکینەکان بەکاردەهێنرێن گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ بایۆلۆجیست هەرم بابەشێ غەفور کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە زۆر بەخێر بێت. کاکەرم بالەوە دەست پێ بکەم بزانین پشکنین چۆن وەصف دەکرێت یاخود چۆن پێناسە دەکرێت لە زانستی پزیشکیدا و چەند جۆر پشکنیش هەیە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵە جوانەکەی پێیان بە هیوامان گفتوگوێمان بێتە هۆی سوودێک بۆ بینەران و بیسەرانی ئێوەی بەڕێز. سەرەتا بەنای خۆی گەورە تەبعاً کە باسی پشکنینەکەین سەرەتا بزانین پشکنین وەکو پێناسەیەکی بکەین کە چییە بریتێ لە پرۆسەیەکی پزیشکی کە تیایدا نمونە لە خوێن یاخود لە میز یاخود لە پیسایی یاخود لەو شانانەی لەشکە تووشی حاڵەتێکی نەخوازرا بوون وەردەگیرێ و پاشان دەبرێت بۆ تاقیگە بۆ وربوونەوە لێیان کە تیایدا هەموو ئەو ئەنزایم و ئەو هۆرمۆن و ئەو مادەکیمیانێکە لەلایەن ئەم خانانەوە لەلایەن جەستەوە دەرەدرێ هەڵەسین بە پشکنین و دیاریکردنی ئەو حاڵەتانی کە ئەبێتە هۆی ڕێخستنەوەی جسم یاخود بووەتە هۆی نەخۆشیەک لە جسمە کە نیشانەکانی لەو کاتەیە دەرەکەوێت کە سەردانی تاقیگاکەی بۆ پشکنینەکە. باش کەواتە کاتێک نەخۆشێک سەردانی نەخۆشخانەیەکی گشتی یان کلینکێکی تایبەتەکە دەچێتە سەردانی پزیشکێک مەرجە هەموو پزیشکێک بۆ هەموو نەخۆشە کە سەردانیەکە پشکنینی بۆ بنووسرێ یان پێویست ناکە. باڵێ ڕاستیەکەی ئێمە لە زانستی پزیشکیا شتێکمانەیە کە هەر کەسە و پسپۆڕێکی خۆی هەیە واتە منی هاوڵاتی ناتوانم سەر بەخۆ بچم دەرمان وەرگرم سەر بەخۆ بچم پشکنین بکەم یعنی ئێمە هەموو کاتێڵێن پشکنینەکانەکرێت بە دوو بەشەوە پشکنینی پێویست بۆ حاڵەتی نەخۆشی پشکنینی ڕۆتین و چێکردنەوەی خۆت بەڕاستیەکەی ئێمە هەموو کات ڕێنمایی نەخۆشمان کردووە کە بە بێ زانیاری لەسەر ئەو پشکنینانی کە ئەیکا و بە بێ معلوماتی لەسەری پێشوەختە ئەم پشکنینانە نەکە چونکە لە کاتەکەی تەنانەت ئێمە زۆر جا گرفتیەوەمان تووشە بێ نەخۆش لە کاتێک و بۆ کاتێکی تر هەمان پشکنین دووبارە کات و تووشی هەڵا بێ لە شوێنی بۆ شوێنێکی تری کات جیاوازیانە بێ ئێمە بۆیە دایم هەمیشە ڕێنمایی نەخۆشەکەین ڕاوێژ بە پزیشکی تایبەت بکە و ئەو پشکنیانی کە پێویستە بۆ ئەو بۆی بنووسیەوە پاشان سەردانی تاقیکەکە وەکو دیشمان بەشێکیشی ڕۆتینی ژیانە من پێویستم بۆیە بۆ نمونە 6 مانگ جارێک چێکێکی خۆم بکەم یەم داوای کۆمەڵە فەحسەکەم کە لە چەوریەکان و لە شەکرە و لە ئیلتیهابات و ڕێژەی خوێن کە ئەمە ئاساییە تۆ ئەگەر هیچ کێشەیەکت نییە سەردانی تاقیگەیەکی تایبەت یاخود گشتیەکەی بۆ ئەوی پشکنینەکان ئەنجامبی بۆ دڵنیای خۆت ئەمە شتێکی خراپ نییە بەڵام ئێمە هەموو کاتێکڵین لە بوونی هەچ حاڵەتێکە هەچ کێشێکی تەندروستیە باشتر وە پێشتر سەردانی پزیشک بکرێ بۆی بەبێ زانیاری و بەبێ وەرگرتنی معلومات پشکنینی زیادە نەکرێت. هەر لەسەر ئەوە بمینەوە ئەوانی کە بۆ چێکی خۆیان بۆ دڵنیای خۆیان 6 مانگیان ساڵێک جارێک پشکنینەکانەکەن بە بڕای ئێوە کە شارەزان لە بوارەکە پێویستەکە ئەم نەتیجەی پشکنینانە ببنە لای پزیشکێکی پسپۆریان هەر بۆن لە تاقیەکە کەسێکی بەڕێز دەتوانێت بڵێ ئەمە وەزعەکەتە یا بوون و نەخۆ کۆمەڵک ئاماژەی تایە هەڵێ بوو نەگەت چەورێکە لەوە زیاتر نەبوو لەوە کەمتر نەبوو نۆرماڵە بەو خۆی ئەتوانێ وەکو بڵی بەرچاوی ڕوون بێ. بەڵێ طبعاً وەکو وتم ئێمە لە زانستی پزیشکیا هەرمی پزیشکیمان هەیە کە تۆپی سەرەوەی ئەم بوارە پزیشکیە پزیشکەکانن وەزائیدەن پایەکانی تاقیگە و سەیدەلێ و بەشەکانی ئەشیع و ئەمانە من ئەتوانم ڕێنمایی نەخۆشەکە بکەم کاتێکە یە پشکنینەکانەکە بڵێ ئێمە بێگومان ڕێنجێکمان بۆ داناوە هێمامان بۆ داناوە کە بەرزە یاخود نزمە
ئێمە ئەتوانین پێی بڵێن کە ئەم فەحسە ئەم کێشەی هەیە بەڵام لە کۆتاییان من ناتوانم چارەسەری بۆ بکەم بۆیە پێویستە یعنی بە هەنگاوەکانە بڕوا بۆی بە شێوازێکی زانستی تۆ هەم پشکنینەکانت بە شێوازێکی زانستی ئەنجام بی هەم ئەنجامێکی زانستی و دەستکەوە چارەسەرێکیشت دەستکەوێت چونکە لە گۆتاییەوە گوتمان هەر کەسە و پسپۆڕی خۆی من نەتوانم ڕێنمایی بکەم فەحسەکە چۆن ئەکرێ چۆن باشە بیکەیت لە چ کاتێکا بیکەیت بە چ شێوازێ بۆت ئەنجام بدرێ ئەمانە هەمووی ڕەبتی بە بەشی پشکنینەوە یەکە ئەو بەڕێزانی پشکنینەکان ئەنجام نۆرماڵە بەڵێ بە ئەتوانی پێی بڵێ بەڵام چارە سەرەکەی ئەگەڕێتەوە بۆ لای پزیشکە بەڕێزەکە باشە کاکەرم بە دیاریکراوی پێمان بڵێ ئەو پشکنینانەی کە کەسێک ئەتوانە بەبێ ئەوەی کە دکتۆرێک بۆی بنووسێت ئەنجامی بدا بۆ دڵنیایی خۆی پشکینەکان چین وە لە چ کاتێکدا ئەنجام بدرێت بۆ ئەم کەسە باشترە طبعاً بۆ کووتمان کاتێک کە تۆی بۆ پشکنین ئەبێ زانیاری تەبێت لەسەر ئەوەی کە هەندێک پشکنین هەیە کاتەکەی تایبەتە واتە بۆ نوبەست لە بەیانیان ناتوانین پشکنینانە بکەی هەنێ پشکنین هەیە پێویستە نانت نەخواردبێ پێویستە 8 کاتژمێر بۆ 12 کاتژمێر نانت نەخواردبێ جا ئەنجامی بێ هەنێ پشکنین هەیە ئاساییە نانت خواردبێ هەنێ پشکنین هەیە پێویستە ئەو عیلاجانت کە پێشتر وەرت گرتووە وازت لێ هێنابێ بۆ ماوەیەک ئەمجا پشکنینەکە ئەنجام بێ بەڵام بە شێوازێکی گشتی یعنی ئێمە ڕۆژانە تووشی ئەم ڕۆتینە ئەبین و بەردەوامیش دووبارە ئابێتەوە من ئەچم بۆ تاقیێک سەردانەکەم ئەو فەحسانی کە پێویستمە لە ڕێژەی خوێنە لە چەوریە لە شەکرێ لە ڤایتامینەکانە بە شێوازێکی ڕۆتینی ڕۆژانە ئەیکەیت و ئەنجامی پشکنینەکانیش دەبەردەستی خۆ تابێت تەمان سوپاس بۆ قایسە بۆی ئاسی ڕۆشنبیری خەڵکەوە توانین بڵین زۆربەی و کەسانی کە سەردان ئەکەن حتمما باگراوندێکیان هەیە و زانیاریان هەیە و بووە داوای پشکنینەکانەکەن و بۆیان ئەنجام بدرێت ئێستا ئینە سەر لایەنە بازرگانەکەی من لەسەرەوە پرسیاری جدیمە بێ بەڕاستی بەڵام لە ساڵی 2024 لە کۆتاییەکان بەرەو ساڵی 2025 ڕۆین تاقیگەکانی کە لە هەرێمی کوردستانن چ لە کەرتی تایبەت چ لە کەرتی گشتی لە ڕووی ئەجیزەکانەوە باسەکەم ئەو کوالیتیان هەیە بەڕاست کە بتوان بە وردی بە دەقیقی یان بە نزیکی لە وردی و دەقیقیەوە ئەنجامەکان بۆ نەخۆشەکە دەستنیشانکەن یان نابەداخەوە ینی جیهازەکانی ئێمە و تاقیەکانی ئێمە پێشکەوتونین طبعاً سپاس بۆ پرسیارەکەت جێی خۆیەتی کە ئاماژە بەم شتانە بدرێکە بۆی یعنی خەڵک تێ بگالەوەی کە ناکرێتەوە بۆ هەموو شوێنێک بڕۆی لە هەموو شوێنە پشکنین ئەنجام بی و پشت بە هەموو نەتیجەیەک ببەستێ ئەتوانم بڵێم لە ڕووی پێشکەوتنەوە هەرێمی کوردستان بێبەژنێ لەو پێشکەوتنە زانستیانی کە لە جیهانە ئێستا بڵاوە بۆ بێبەژنێ لەو ئەجیزانی کە ئێستا لە تۆپی ئەو جیازانن کە لە عالەمە بڵاو و پشتی پێ ئەبەستێ خۆشبەختانە ئەگەر بەراوردکەین بە چەند ساڵی پێش و پێش خۆمان ئەبینی کە چەندین نەخۆشخانە و چەندین تاقیگەی پسپۆڕی پێشکەوت و کراوەتەوە کامە جێگەی دڵخۆشیە بەرەو پێشچوونێکی زانستی زۆر باشە و ئەتوانم بژڵێم ئێستا لە هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەتی چەندین شوێنی زۆر پێشکەوتو هەیە کە ئەجیزەی زۆر باشیان هەیە ئەجیزەی زۆر پێشکەوتویان هەیە حتا ئەتوان بڵێم ئەجیزە هەیە کە تازە لە سەرانسەری عالەما بڵاو بۆتەوە و خۆشبەختانە هاتوش تا هەرێمی کوردستان و خەڵگەتوانێت لی سوودمەند بێ کامە هەم کوالیتی باشە هەم کاتێکی باشتر بۆ نەخۆش و بۆ کارمەندانی تاقیکەی ژەگەڕێنێتوانێت و زۆر دقیق وردە لە پشکنینەکان بەڵای بەشێکی تریشی پرسیارەکە بکەم ئەوە جیازەکانمان زانیمان باشە ئەو جیازانەیە کە لە ئەوروپا ئەمریکا هەیە بۆ نمونە ئاستی کارمەندەکانمان ئاستی با بڵین زانستی کارمەندەکان ئەوەی کە ئەو جیازانە ئیش پێەکەن نەتیجەکان ئەوواکەن ئاستی کارمەندانی ئێمەش باشە زانکۆ و پەیمانگەکان ئێمە توانیوێتی کارمەندێکی باش پێشکەشکە یان لەوەیە گرفتمان هەیە ئەمیش تەقان دوولایەنێ لایەنی چەند خودی شخصی ئەو کەسەیە کە ئایا بۆچە ئامانجێک ئەخوێنێ و بۆچە ئامانجێگە چێتە بەشی شیکاری نەخۆشی و بەشێکیشی پەیوەندی بەم فەوزایەوە هەیە کە وەکو هەموو لایەنەکانی تر ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە یعنی ئەگەر ئێمە بینە سەر ئەوەی کە لە خوێندکارێک بپرسی تو ئامانجت چیە لەوەی هاتوویتە ئەم بەشە پزیشکیە ڕەنگە زیاتر بەلایەنە بازرگانیەکە بیری لێکرد بێتەوە و زائیدەن ئەو هەموو زانکۆ و پەیمانگا پزیشکیانی کە کراونەتەوە لە ئاسێکی ستاندەرانین واتە چاودێریی وردیان لەسەر نییە کە ئایا ئەم کارمەندانە چۆن پێ ئەگەیەنن ئەگی ناوەکو ئەوەی کە بڵین کارمەندمانەیە بەڵێ وەگوتم شخصی کەسەکە خۆی کەوتووە و زائیدەن ئەو بەرنامە پرۆگرامانی کە ئەگەر تەطبیق بکرێ لە ژێر چاودێرە بەڵێ کارمەندی زۆر باشەیە
بەڵێ پسپۆری زۆر جیاوازەیە ئێستا تاقیگەکان کراون بە تاقیگەی پسپۆری چەندین بەشی جیاوازی تیاوە چەندین پسپۆری جیاوازیش تیا ئیش ئەکا بەڵام ئەوەی کە گرفتە زۆری وەزایدەن کەمتەر خەمیتیایە یعنی گەری سێمە بین زانکۆ ئەهلیەکان بە نمونە وەربگرین دەیان و سەدان کارمە ساڵانە تەخەڕوج ئەکا بەڵام ئایا کوالیتیەکەی ئەوەیە کە تۆ پشتی وێبەستی دوو ڕۆژی تر بێتە ناو لابێکەوە ئیش بکە ئەمە گرفتەکەی لێرە. باشە کاک هەرم لە ڕووی بازرگانیەکەوە ئەگەر ئێستا ببینین هەر نەخۆشخانەیە هەر تاقیگەیە کە ڕکلام بۆی خۆی دەکات دەڵێت ئامەرەکانی ئێمە بوو شێوەیە و بۆ شێوازێ و ئێمە زۆر پێشکەوتون و باشە نەخۆش یاخود چارەخواست چۆن بزانێت کە ئەو شوێنە کوالیتیکی باشی هەیە ئامێرەکانیان ئەنجامێکی باش ئەدا بەدەستەوە چۆن چارەخواست ئەمە لێک جا بکاتەوە بۆ چێشخانێک لەوانێ ڕاست بێ ئەڵێ کەبابەکەی من و نازانم شلە و برنجەکەی من زۆر تای تۆکەی خۆی هەستی پێەکەی بەزە پرسیارە پرسیارێکی دروست و جوان ینی منی نەخۆش چۆن بزانم تاقیەکەی تۆ باشتر یاوی لە نیاخان باش طبعا وەکوتم ئێمە چەند کلاسێکمان هەیە لە ناو تاقیگەیە تاقیگەی پسپۆڕیمان هەیە کە مەینلابە لە چەندین پسپۆری جیاواز پێگە کاتێک تۆ ڕوەکەیتە ئەم تاقیگەیە ڕەچەتەیەکی پێ شتێکی تیان نامێنێتەوە کە من بڵم لای من ناکرێ مەگەر کۆمەڵە فاسی داگمان بێ و ساید لابیشمان هەیە یعنی ئێمە لە بەهای هیچ شتێکەم ناکەینە چونکە هەموو شتێک قەبارە و حەجمی خۆی بەڵام کاتێ بۆ منە ساید لابێک دایانی خۆی ناوەکەی خۆی بەخۆیەتی کە تاقیگەیەکی بچووکە چەند پشکنینێکی سەرەتاییتیا ئەنجامەدرێ و زایدەن کە تۆ ڕوو لە شوێنێکی پێشکەوتووەکەی تو فرە پسپۆڕیە حتمما ئەمە کۆمەڵی پسپۆری جیاوازتیا دەوام ئەەکەم بەچیان من بزانم کە ئەم تاقیگەی باشتر لەمەیتر طبعاً وەکوتم هۆشیاری تەندروستی لە هەمووی مهمترە لە هەمووی گرنگترە و زائیدەن کاتێک کە تویتە لای من پرسیارێکم لیەکەی ئەبێ من بای ئەوە عیلمم پێ بێ کە جوابی تۆ بەماوانێ و بای ئەوە لە ئیشەکەی خۆم بزانم کە بتوانم بە شێوازێکی زانستی ئیشەکە بۆ تۆ ئەنجام بم هەمومان ئەوە زانی کاتێک کە ڕوو لە شوێنێکەکەی خۆت چاو ئەگێڕێ زانی ئاسی خزمەت گوزارەکانی چۆنە ئەزانی ئاسی پشکنینەکانی چۆنە وە زائیدەن ئەو ئەجیزە پێشکەوتوانە ئەو پسپۆرانی کە لەم تاقیگا هەن ئەمە مەرجی سەرەکیە تۆ لەسەر وەرەقەی مختبەرەکەی من نووسراوە شەهادەی ئەمە تیای داوامەکە پسپۆری خوێنی ئەمە تیای داوامەکە پسپۆری مایکرۆبیۆلۆژی تیا داوامەکە ئەبێت تۆ دڵمەطمئین بی لەوەی کە تۆ ئەم فاسد کەسێکی نەشارەزان نایەت کە لی نازانێت بێت ئەم پشکنینت بۆ ئەنجام بە و زایدەن ئەو ئەجیزە پێشکەوتوانی کە باسمان کرد ئەمەش هۆکارێکی زۆر گرنگە کە تۆی بەڕێستۆی هاوڵاتی کەی بۆ پشکنین بزانیت ڕوو لە کوێکەیت و بۆچی پشکنینەکان دەکەیت و چێ وەتەکەش جا پێشترتم باس لە ڕووە بازرگانیەکەیەکەین بەداخەوە طبعا کورتنی چەند بێ چەقەڵ نابێ بەڵام زۆرینەوانین سواز بخوا بەڵام با بڵین بەشێکی زۆر لە پزیشکەکان لە کلینگە تایبەتەکانی خۆیان جۆرێک لە ڕێکەوتنیان لەگەڵ لاپەکانێ لەگەڵ تاقیگەکان هەیە بۆ نەڵە بچێت لەو تاقیگەیە ئەم پشکنینان زانی ئەوە هەمووی ڕێژێ و ئەوەنە فەحسکراوە ئەوەی بۆ دکتۆرەکە تا چەند لە هەرێمی کوردستان بابەتی پشکنین بابەتێکی زیاتر بەڕاستی تەندروستی و مرۆڤ دۆستیە یان تیجاریە واللهی ئەمە تەعاان قسە زۆر هەڵەگرێت لەسەر ئەم بابەتە وەکو قەزێ ڕێگوتن ئێمە هەموو جارێ باسی شتێکەکەین ئەڵێن ئەم ئیشانە بەر لەوەی مادی بێ ئیشێکی ئەخلاقیە کەواتە ئێمە ئەبێ دووشت بێکەوە بەستینەوە ئەخلاقی میهەنی واتە ئەخلاقی پیشەی ئەگەر ئێمە کەسێ بین کە بڕوامان بەوە هەبێ ئەم پارەی کە تۆ وەری ئەگری حرامە و ئەم پشکنینە بە زیادە بۆ ئەم نەخۆشە ئەکرێ بەڕاستیەکەی ئەمە خۆکەوێتەوە سەر ویژدانی خۆت ئاستە بازرگانیەکانی بەڕاستی وەکو خۆت فەرموود چەند بێ چەقەڵ نابێ لە هەموو شوێنێکە ئەمە هەیە بەتەئکید هەیە بەتەئکید ینی بە حکمی ئەوەی کە ئەتوانم بڵم سانسۆرێکی زۆر بەقوت نییە لەسەر بواری پزیشکیە لێکۆڵینەوەی زۆر لەسەری ناکرێ و بە دوواداچوونی زۆر بۆ ناکرێ ئەمە بە شێوازێکی ڕۆتین ئێمە ئەزانین کە هەیە بەڵام چی ئەیکا چۆنێکە بەڕاستی و هەچ کەسەوەکەوێتەوە سەر وجدانی خۆی چونکە کاتێکە تۆخوای گەورە پلە و پۆستێکە پێ بەخشی حتمما
ئازاری نەخۆشیەکەمەکەی توانێگەر بیری لای ئەوە بێ کە هەم مادیەن ئیسفاداکەی هەم معنەویەن ئیسفاداکەی بەڕاستی دەستی ناچێت زوڵم لە نەخۆشەکەتکەی بەڵام کاتێکە تۆ بەس بیر لەلایەنە توجارەکە کەیتەوە بەڕاستی هەموو شتێکی نەخوازرا و ڕوئەیە و هەموو شتێکی شەیە و هەمووشمان بیستومانەکە چی ئەکرێت لە کەرتی تەندروستیە چۆن کەرتە حکومەکان وردە وای لێت کە پاشەکشەی کردووە هەمووی چوە بەرەو ئەهلیەکان ئەمە خۆی بۆ خۆی وەڵامی ئەم پرسیاری بەڕێستەکە ئایا توجارەتی بیۆگری یاخودنە ئەو جوابی پرسیارەکەیکە دەبینی زۆر باش بە هەنێک هۆشیاری بدەین بە خەڵک لەوانەیە زۆرێک لە چارەخوازان کاشنە ناوەندەکانی تەندروستیەوە پزیشکەکە هەنێک پشکنیان بۆ بنووسە بەڵام نەزان چێ و لە تاقیگەکە پرسیار ئەکەن لەوانەیە زۆرجار گوێویستی CBC بووبێتین کیمیا بووبێتین یاخود پاراسایت یاخود هێماتۆلۆژی تر زۆرێک لەوانە ئەگەر تۆ هەنێک لەو پشکینانە لە پسپۆری بۆ ڕێزت بێت یاخود زانیاری لەسەری هەبێت لە پسپۆرەکانی دیکە پێمان بڵیت وە بۆچی بەبەستێکیش ئەم پشکینانە دەکرێت تاوانۆ گوتمان پشکینەکان دوو جۆرن هەم ڕۆتینەکان هەیە هەم وانشتێکە بۆ نەخۆشیەکرێن تاوان ئێمە دایم مەڵین لە بوونی حاڵەتی هەر نیشانەیەکە جسم ئاوێنەی با بڵێن ڕووکاری دەرەوە و ئەو سیگناڵانی کە هەیە ئەمانە هەمووی نیشانن بۆ ئەوەی کە تۆ کەم و کورتیەکە دەیە بۆ نمونە لەرزوتایەکە دەیە بۆ نمونە پەڵی سەرپێستە هەیە بۆ نەقژ ڕوتانەوەت هەیە ڕەنگی پێستی زەردە بێ یان ئەمانە هەمووی نیشانن بۆ ئەوەی کە ناتەواویەک لە جسمی توە هەیە چی پشکنینەکەی طبعاً وەکوتم هۆشیاری تەندروستیەکە لە هەموو ڕێگا زەڕورە کاتێ تۆچی بۆ لای پزیشکە بەڕێزەکە ڕەچەتەیەکت بۆ نووسێ بۆ تاقیگەر پشکنینەکانە بکەی یعنی مەفروزە لێ پرسی هیچی ئەم پشکنانە و بۆچی ئەکرێ وەزائیدەن تاقیگەیش هاوکارە یعنی ئێمە کاڵێن ئەزمون بەشێکی گرنگە لە کارەکە ئێمە بەسمان لەوەیە کاتێککە تۆ ئێمە ڕێنمایی دەگەین پزیشکە بەڕێزەکە بۆ منە فاسێکی چوری بۆ نووسیویت ئێمە بەپێی زانست ئەڵێن 8 ساعت بۆ 10 ساعت نابێ نانە خوارد بێ کاتێک توی نانە خوارد ئێمە ڕێنمایی دەکەین کە ئەم پشکنینت باش دەرناچێت پزیشکە بەڕێزەکە ناردوێتی بۆ لای تۆ بۆی نووسی ئەوێ لی دڵنیا بێ بەڵام لایانی زانستی ئەم پشکنینە چۆنەکری ئەمان لەسەر شانی بنە پێویستە ڕێنمایی بکەین کە بەم شێوازاکرێن سەبارەت بە جۆری پشکنینەکان طبعاً CBC کە پێوتێ کۆمپلیت بڵەت کاونت ئەمە یەکێکە لە فەحسا ڕۆتینە زەرورەکان کە ڕۆژانە پێویستە و خەڵکێکی زۆریش ئەم فەحسە ئەم پشکنینە ئەکا کە تیایدا هەموو جۆرەکانی خوێن لە خڕۆکە سوورەکان لە خڕۆکە سپیەکان لە خەپلەکانی خوێن بۆمان دەستنیشانەکە کە ئەمەش ئەتوانی بڵین ئاوێنەیەکی باشی ڕنگدانەوەی جسمە کە ئایا مەناعی جسمت ڕەتفعلی هەبوو بۆ ئیلتیهاباتێک ئایا خوێنت دابەزیوە ئاسنت کەمە بۆتە هۆی کەم خوێنی و زەربوونی ڕەنگی پێستە ئازاری ناوسکت هەیە یە پشکنینێکی پیساییەکە یاخود پشکنینێکی میزەکەی پاراسایتێکی تیا دەرەچێ یاخود ئیلتیهاباتێکی تیا دەرەچێ ئەمانە کۆمەڵە پشکنینن کە یعنی ڕۆژانە لە تاقیگەکان ناکرێن و ئەدیلەیەکی باشە بۆ دەستنیشانکردنی زۆر جۆری نەخۆشیەکان باش وڵا لە کۆتاییەتی بووینەوە بەس من پرسیارێکەکەم لە دوو بەشە یەکەم لە ناو خەڵکیە شتێک باوە پێوترێ فەحسی عام پشکنینی گشتی جارە شتێکیە بە ناوی پشکنینی گشتی لە ڕووی زانستیەوە یان چەند پشکنینێکی تایبەت بۆ چەند شتێکە کە زۆر زەڕورەژنە پشکنینی گشتی لەوانێ زۆر زۆر شت بگرێتەوەنی ئەمە یەک دووەم بەبێ ڕێکلام بەبێ مجاملە بەبێ خوانەخواست ئەملالا ڕاست و دروست تاقیگەی نەخۆشخانەی بەخشین چه ئاستێک هەیە دەستخۆش بۆ پرسیارەکەت طبعاً بەشێکی ئەو پرسیاری بەڕێزەکە کردێ پشکنینی عام بەڕاستی بوونی نییە یعنی ئێمە شتێکمان نیە نایە پشکنینی عام بێ لە زانستی پزیشکیە ئەمەش ئەکرێتە بەشی بابێکی بەکرێتە بەشی توجارەتەوانێ کە بەڕاستی هەر تاقیگەیەکێت سەربەستە حوڕە یەک کۆمەڵە پشکنیندا ئەنێ نرخێکی لەسەردانی ئەڵێ ئەم کۆمەڵە پشکنینەت بەو نەبووەکەم یعنی من دایم ئەو نەخۆشانی کەێن بۆ لامان من ڕێنماییان دەکەم یعنی پشکنینی عام لەوە چێ بۆ تۆ زەڕور نەبێ لەوە چێ کۆمەڵە پشکنینی تابێ ئەسڵ هەر پێویست نەبێ لەبەر ئەوە ئێمە عادەتەن ئەو پشکنینانە بۆ نەخۆشەکانەکەن کە پێویستی پێێتی بەپی ئەو نیشانانی کە بە ئێمەڵێ بۆ نموناڵە من هەستەکەم قژم ئەڕوتێتەوە ئێمە کۆمەڵە فاسی دیارێکراوە یەکە بۆ قژ ڕوتانەکەم پێویست ناکە من بێم یەک لیستی پشکنینی زۆری بۆ بکەم و کۆمەڵە پاری لێ وەرگرم بڵێم ئەمە پشکنینی عامە لە کاتێکا لەوچێک کۆمەڵێک لە مواد و لە کانزاکان هەبێت لەم پشکنینە عامیان نەبێت ئەمە لایەنێکی تری تەمان سپاس بۆخوا ئێمە وەکو ئەو فیدباکانی کە بۆ مانیێتەوە وەکو سەردانی و لیژنانی کەێن بۆ لامان بە شانازیە و تاقیگەی بەخشین تاقیگەی فرە پسپۆڕی بەخشین
یەکێکە لە تاقیگە زۆر پێشکەوتوەکان کە ئێستا لە سلێمانیە خزمەتی هاوڵاتیانەکە بە هەموو بەڵگەیەک بە هەموو ئەو ئەنجامانی کە هەیە ئێمە چەندین بەشی پسپۆڕیمان هەیە لەوانە مۆلیکولەر لەوانە مایکرۆبایۆلۆجی لەوانە هستۆپاسۆلۆژی لەوانە بەشی کیمیا و هۆرمۆنات و بەشی هیماتۆلۆژی کە ئەمانە هەر یەکە و پسپۆڕی تایبەتی خۆی سەرپەرشتی ئەم بەشاناکە و ئەتوانم بیژڵم ئێستا یەکێکە لەو تاقیگانی پێشکەوتوترین ئامێرەکان ئێستا لە تاقیگەی نەخۆشخانەی بەخشین بەردەستە و کاری پێیەکرێ و باشترین ئەنجام و ورترین نەتیجەی ئەبێ بۆ ئەو پشکنینایی کە ئەنجام کەواتەکە نەخۆشێتە لای ئێوە دڵنیایە لای ئێمە زۆر دڵنیات باشە با من کۆتا پرسیار بکەم هەنێک پشکنین هەیە یاخود دەکرێت پشکنینێک هەبێت لێرە ئەنجامەکەی دەست نەکەوێتەوە بنێردێتە دەرەوەی هەرێمی کوردستان بەڵێ طبعاً وەکوتم لە چاو ساڵانی ڕابردووە ئێستا ئاسی تاقیگەکان ئەوەندە پێشکەوتوو بوون کە ئەتوانم بڵم زۆربەی زۆری پشکنینەکان تایە ئەنجام ئەدرێ بۆ نمونە نەخۆشخانەی بەخشین بە نمونە بێنینەوانێ یعنی بەشی مۆلیکولەر و بەشی مایکرۆبایۆلۆژی ئەوەندە پێشکەوتووە کاتوانم بڵم کەم فەحەزیەکە لای ئێمە بەردەست نەبێ بەڵام لەگەڵ ئەوەیشە هەندێک پشکنینی زۆر دەگمەن هەیە زۆر دەگمەنن کە بەڕاستی لەسەر ئاستی عێراقیشە زۆرجار ناکرێ ئەمانە ئەنێرێنە دەرەوەی وڵات بەڕێگە و بە تەکنیکی جیاوازی خۆی بە دوو لەشتی ڕۆتین ئەویش لە حاڵەتی زۆر پێویستە کاتێ نەخۆشەکە زۆر پێویستە بێ حتمما ژیان و چارەسەری نەخۆشەکە زەڕوترە لە کۆمەڵە جانبی تر کە ئێمە لێکێدێنە بووە لەم حاڵەتانیشە ئاساییە پشکنینەکان وەربگیرێت و نێرێتە دەرەوەی وڵات زۆر بەڕێز هەرێم بابەشە غەفور بایۆلۆجیست سپاس بۆی کە لەم تۆڕێگەڵ سپاس بۆ کەناڵە جوانەکەتان بە هیوای سەرکەوتن بۆ.